لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ بەڕای من گرتنی مەتاڕات و اقتصادی لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ سەر هەرێمی کوردستان هیچ فەرقێکی نییە لەگەرەوەی کە سەدام کیبیە بارانی هەڵەبجە و بازیان و منتیقانەی کرد. بەڕای من هەر هاوڵاتێکی کورد ئەبێ لەم نیەتی وانە تێبگا بۆ ئەم بۆ نمونێسە ئاڵێن بجە دەنێرین نا بجە هەمووی درۆ هەمووی پرۆپاگاندەی هەڵبژاردنە ئەبێ هەر تاکێکی کورد وشارەتر ئەنی بیر بکاتەوە. هەربەدەستانی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستانی دەکەنەوە یاریکردنە بە هەستی خەڵک. ئەو شتە چەندین جارە دووبارە دەبێتەوە. بەڕێز هەبادی ئەگەر بیویست بە موچە بنێری پێویست بە ناردنی لیژنە ناکە، خۆی دەتوانین موچەکان بنێری و چەند موچەیەک بنێرە دواتر دەستکا بە ناردنی لیژنە بۆ هەرێمی کوردستان بەداخەوە. خەڵکی هەرێمی کوردستان ئێستا بە بارودۆخێکی زۆر خراپدا تێدەپەڕێ. بارودۆخی خەڵک لە ڕووی ئابووریەوە زۆر خراپ، یعنی گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. قەدرێکی زۆر گەورەی لە کوردستان دەکات. داخستنی مەنتەقە و ناهاندانی بوجە و ئەوە یاریە بە کوردستان دەکات حکوومەتی عێراق. هەموو وڵاتان بە دەنگمانەوە بێن بۆ ئەوەی ئێمە بتوانین لایەنی کەم وەکو وڵاتانی دیکە بژین لایەنی کەم تاچی کورد هەست بە بوونی خۆی بکە، تاچی کورد هەست بە سربەخۆی بوونی خۆی بکە، لەو خەیران و گەمارویە سیاسی و ئابووریە دەربچیتن.